داریا دکتور توانا نجف پسپور دارایی و بانکی دکتور تو بخیر هاتی و سپاس با آمده بونا و وزیر دارایی ایرو بحثا مرجکی نو دکه بوشاندنا موچین هرما کردستانه بیجه حتی دسپیکا مها آداره دوی کارتا بانکی بو مچخورین هرما کردستانه بیتا درخستن اگر ام دما مهکه دا وان درخستنا کارتان دا بشی سر سه بانک هم بکن او بانکین او آماجه پید کن که دوی برای آوان به هر بانک اگجوا دوی هر روژه که 14,000 کارتان در بخه چیپ که تمام بکه پروسه و حتی تشیتن دی یک مهدا همین مچخوران کارتا خو هبیتن رایک آوها تیده چه بانک بکار به تایبت العراق به سیستم آوه بانکی گلک تبینی لسر هنه پاشکت یه هشتا بکار به 14,000 کارتان در بخه؟ ام کاتان باش دی یک روژده ام کاتی بینرانی برستان باش سرتا هر بریاری ناردنی موچا للان بابلین حکومتی فدرالی و بو هرمی کورسان و پیدانی او متمانا با کارمندان و بابلین موچا خورانی هرمی کورسان بو خوی کارشی ایجابیه سەبارەت بە میکانیزمەکەی ئەوەی وەکو جەنابوتت لە ڕێگەی کاشەوە بێت یا لە ڕێگەی کارتی زیرەکەوە بێت بە هەردوو لایەنەکە هەر باشە وەکو پاملێرەکەتان باسی کرد لەوانەیە بەو زوانەیە با بڵێن بۆ ئەم مانگە نەتوانرێ بەو شێوە ئەو کارتە زیرەکەی جەنابوت سەرەکە ئەوەیە بوو مانگی داهاتوو دەکرێت هەموو کەسە کارتی هەیە لە ڕۆژێکدا یەک بانک دەتوانێت 14,000 سەبارەت بە دیتێڵی کارەکە تو خۆ جەناب دەزانی حکوومەتی هەرێمی کورسان بڕیاری ئەژماری منی داوە و کارتی زیرەکی بۆ هەندێک هەمووی نەبوو ژمارەیەکی زۆر کە نزیکی 400,000 فەرمانبەرە کارتی زیرەکی هەژماری منی وەرگرتوێتەوە ئایا ئەم هەژماری منە چەند ئەگونجێ لەگەڵ ئەو سیستەمی بانکیەی کە جەنابەت لە سێ بانکی با بڵێن حکوومەتی فیدراڵ و لە هەرێمی کورسانە ئەگونجێ یا با بڵێن ئەیگونجێنێ لەگەڵیان یان کارتی نوێ دەرێهێنن ئەمە تەکنیکە لەبەر ئەوە مادەم اعتماد دەکەنە سەر قایمەی ڕاتب و هەروەها بۆ هەر مۆزەفێک بەڕێی من ئەگەر بە مانگێک نەتوانرێ بە ماوەی دوو مانگە توانرێ ئەوان دەڵێن ئەگەر بە مانگێک نەکرێ ئەوە پارە نادەین وا تێگەیانراون لە ناو لیژنەی داراییشدا ئەگەر نەکرێ هەژماری منیش لە پرۆسەدایەوە کاری لەسەر دەکرێت دەمێک ئەو هەندێکیان کارتیان بۆ دروست کراوە بەردەوامە دەکرێت سوود لەمە ببینرێ ڕێکتر هەرچەندە لەسەر بە بانکەکانی دیکەیە بزەبت ئەکرێت سوود لە هەژماری من وەربگیری خۆ تۆ جەناب دەزانی ئێستا کارتی زیرەک بە شێوەیەک پێشکەوتووە لە ڕێگەی کارتێکی کەەوە ئەتوانی کاش باڵێ وەزدرۆی مەنی بکەی لە کاتێک زیرەکی کەوە لەبەرەوە بەڕێی من ئەگەر بڕیارەکە بەو شێوە بوون حکوومەتی هەرێمی کورسان هاوکاریان بێت کارەکە محاڵ نییە ئەکرێت لە ماوەی کورتە ئەنجام بدرێت لە ماوەی کەمتر لە مانگێک تەسەور ناکەن لە ماوەی کەمتر لە مانگەکە بەڵام بەڕێی بەندە بەپێی ئەوەی لە ئەژماری مناکاری لە ماوەی یەک دوو مانگەکە ئەم کارە جێبەجێ بکرێت لەبەر ئەوەی ئەم کارتە ئەگەر بکرێتە ئەلکترۆنی و گواستنەوەی ئەم با بڵێن موچەی موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کورسان لە ڕێگەی با بڵێن کاش و دارایی بانکەکان و بانکەکانەوە بۆ ATM مەشین و بۆ شێوەیەکی ئەلکترۆنی با بڵێن هەنگاوێکی زۆر باش دکتۆر بەحسا کێشەیەکا دی کێشە نەختینە لە عێراقی تێتەکردن ئەمێ راپۆرتێکی دەوێت دەربارەیدا ببینون دەین سەروێژی گوتو بێژ بکەین لە عێراقی کێشەیەکا نو سەر هەلدایە لە گوڕی داتایên نوێن بانکا ناوەندی زیاتر ji trilyûnek û 200 milyar dînar ji pereyê çapkiriyê dînar kaxez kêm bûye. Kêmbûna wî birehpereyê ji nextîna Iraqê sêyem mazintirîn kêmbûne di dema 20 salên borî de rûda be. Ev di demekê de ku di çend rojên borî de mazintirîn gotûbêj di derbarê kêşeya nextînê li Iraqê hatiye kirin di nava welata û Wezareta Darayî پشڕاستی دەبێژە کێشەیەکە وها نینە یا نەختینەی لە عێراقی ڕووداوە ئیرو ژی بەحسا بێ مژارێ دیسان هاتیە فکردن ناوا لیژنەیە داراییدا وەزیرە دارایی ڕەت دکە لە ئالیەکێ دن لە گوڕی لێکدانا داتایên بانکا ناوەندی بە ئەف کێمبوونە ڕوودایە دیارنەمانی 1.2 تریلیۆن دینار لە عێراق گرفت بۆ پارەی کاژ لە وڵاتە دروست دەکات هەرچەندە بڕی پارەی چاپکراو با پشتبەسن بە بارودۆخی ئابووری و ئامانجەکانی هەڵاوسان و ئامانجەکانی سیاسەتی درا و گۆڕانکاری بەسەردادێت هاوکات بە گوێرەی هەڵسەنگاندنەکانی بانکی ناوەندی هەر وڵاتێک بۆ ئابووری و ئامانجەکانیان بۆ سەقامگیری نرخ و گەشەی ئابووری دەگۆڕێت جیالەوە زۆر جار بڕی پارەی چاپکراو بە هۆکاری جیاواز کەم دەبێتەوە با خراپبوونی دراو بێت کە شایستەی سوڕانەوە نەبێت لە سیستەمی دارایی وڵاتدا
یاخود بە هۆکاری دیکە بچێتە دەرەوەی سیستەمی دارایی وڵات. دواکەوتوی سیستەمی بانکی لە عێراق و بوونی دینارێکی زۆری چاپکراو لە دەرەوەی سیستەمی بانکی و دەسادەوزکردنی بە شێوەی کاش یەکێکە لە گرفتە باوەکانی دینار. ئامارەکانی بانکی ناوەندی عێراق دەری دەخەن لە نێوان مانگەکانی تشرینی دووەم و کانونی یەکەمی 2023 بڕی دراوی چاپکراوی دیناری عێراقی بە 1.2 تریلیۆن دینار دیار نەماوە. بەمەش قەبارەی کەمبوونەوەکە بە سێم گەورەترین دابەزین لە ماوەی 20 ساڵ هەژمار دەکرێت. کۆی گشتی دراوی چاپکراو لە عێراق لە کانونی یەکەمی 2023 بڕەکەی 101.4 تریلیۆن دینار بووە. لە کاتێکدا دیناری چاپکراو لە تشرینی دووەمی 2023 گەیشتۆتە 102.6 تریلیۆن دینار. ئامارەکان دەری دەخەن گەورەترین دابەزینی پارەی چاپکراوی دینار لە ساڵی 2004ەوە لە نێوان حوزەیران و تەمووزی 2014 بووە. قەبارەی کەمبوونەوەکە گەیشتۆتە 2 تریلیۆن دینار. دواتر لە مانگەکانی تشرینی دووەم و کانونی یەکەمی 2015 بە کەمبوونەوەی 1.4 تریلیۆن دینار. هەروەها لە ماوەی مانگەکانی ئایار و حوزەیرانی 2021 با کەمبوونەوەی 1.4 تریلیۆن دینار. با پێداچوونەوە بە ئامارە مێژوویەکانی چاپکردنی دراو لە عێراق دەردەکەوێت مانگانە چاپکردنی دراو ئاراسەی بەرزبوونەوەی وەرگرتووە. بەگشتیش کەمبوونەوەی چاپکردنی دراو کەمترین باوە. ئەمەش بە هۆکاری زیادبوونی پێداویستی و گەشەی ئابووری و ژمارەی دانیشتوان. بەڵام کاتێکیش پارەی چاپکراو کەم بێتەوە دەرەنجام پارەی چاپکراو نەتوانێت پێداویستی وڵات بۆ پارێکا شپڕ بکاتەوە. بانکی ناوەندی ناچار دەکات بە چاپکردنی دراوی نوێ و قەرەبوویکردنەوەی دراوی کۆن. دکتۆر ئەvە وەکەمە بیست کێشەیەکە دیەک و داتا پشڕاست دکەن بەروک و عێراقی گرتیەکیان بوونە نەختینێ دەمەکێدا چاپێژی زێدە دەکە دەبەک و زیانە نوێژی هەبن بۆچی زوو زوو عێراق ڕاستی بێ کێشەیە تێتن هەیام ئەف پرسە دەردەکەوە ناو عێراقیدا سەبارەت بە بڕی ئەو پارەکاشیکەوە لە بەردەست بانکی مرکزیایە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ سەرچاوی ئەو بڕە پارێکە بە کاش ئەتوانێت یا باڵێن حکوومەت یا تەبعی بکات یا بیخاتە بازارەوە جەناب تەزانی ئێستا حالیان کە ئێمە من و جەناب قسەکەین احتیاطی نەقدی ئەجنەبی ینی ئەو بە دۆلار کە لە بانکی مرکزی هەیە 113 ملیار دلاری هەیە کەواتە بە شێوەیەکی تر بڵێن ئەتوانێت خستنە ڕووی ئەو بڕە دۆلارێکە لە بازارە هەیە و بەردەوام بانکی مرکزیش ممارەسەیە کات و لە ڕێگەی کەناڵەکانەوە بەردەوام کاری لەسەرەکەن ئەتوانێت بەو شێوەیەش نسبەی کاشی نەقدی با بڵێن محەلیە با بڵێن دیناری عراقی بۆ خۆی بەرێت و دۆلارەکە بخاتە بازار و تۆ جەناب تزانی لەو کاتەی من هەر لەم کەناڵی بەڕێستانەوە یەکەم لێدوانمدا سەبارەت بە بڕیاری بانکی ناوەندی بۆ با بڵێن سنووردار جێگیرکردنی نرخی گۆڕینەوەی دۆلار بە دینار لەو کاتەیە احتیاطی نەقدی ئەجنەبی لە بانکی مرکزی 35 ملیار دلار بوو ئێستا 113 ملیار دلارە کەواتە ئەتوانین بە شێوەیەکی تر بڵێن سوودی بینی بانکی مرکزی دە بڕیارەکە لەو کاتە دای و ئکسچنج ڕێتەکەی گۆڕی بەڵام لە ئێستاە پێویستە کات ئەو احتیاطە نەقدە ئەجنەبی بەکار بهێنرێت بۆ چارەسەرکردنی ئەو بڕەکاشێکەوە لە بەردەستیانە وەکو دیناری عراقی باشە سەبارەت بە دینارە عێراقی داوی گوهارتنان ئەم ببینین و پشتی جێگیربوونێکە مەزن دەچەند هەیامێکا درێژ ئەو دینار بەرامبەر بە دولار کێمبوون تێدا جێگیربوون تێدا هەبوو هەر 100 دلار بەرامبەر بە دینارە عێراقی بزانین بچ قاسەک و ئەوان دو ڕۆژەدا ئاستەکان و تومارکردە ژە هەیامێک بوو دە ئاستەکێدا هەنێکی جێگیری بخوابەدیت چەند ڕۆژێک بوون مابەینە 151 بۆ 152 بۆ زێدەتر لێ دوو ڕۆژن گەشتی ئاسی 150 دینار دەکات دەمەکێدا ژە مەها دەها ساڵە بووری بە لێ بنارین ئاستێکی گەلک بلندتر نێزیکی 165 دەرباز کرد بوو نێزیکی هەفتەیان دەبوو دکتۆر vêrە پشتی هەیامێک جێگیربوونا سەر بێژین ji سەر ساڵێ بە لەسەر ئاسا 150 پشتی وێژی نێزیکتر بچین 151 بۆ 152 لە ژنیش کێوامێت بین وان دوو ڕۆژادا حرەکەک هەیە نەها گەشتە 151 و 300 هەفکارن بێژن بەردەوام تێگوهاتن نرخ ئەوان نەها نو ئەم دبینین واتە 51 و 5 زوو تێگۆڕین ئەف دوو ڕۆژن هەنگ بۆچی ڤەتگەڕین بێ سەدەبێ خستنە ڕوویەکژی هەبوو دوان ڕۆژاندا گواردن دەخستنە ڕوویەداژی هەبوو یا دولار یا بانکە ناوەندی بەڕای من و بەپی ئەو بابەتی لەسرم خوێندێتەوە کارم لەسەر کردووە هەر بۆ خۆی دیاریکردنی نرخی گۆڕینەوەی دینار و دۆلار هەر لە سەرەتاوە کە بڕیاری لێدرا باسم کردووە تەندروست نەبوو لەبەرەوەی لە وڵاتێکی کە ئیقتصادەکەی جێگیر نەبێت لە وڵاتێکی تۆزێ ئاوا با بڵێن
مستەقر نەبێت لە ڕووی داراییەوە لە ڕووی هەناردەکردنی کاڵاو لە ڕووی ئینتاجەوە بڕیاردان بۆ تهدیدکردنی بۆ دیاریکردنی نرخی گۆڕینەوەی دیناری عێراقی بە دۆلاری ئەمریکیە با بڵێن بە عمولەی ئەجنەبی بڕیارێکی تەندروست نەبوو هەرچەند کاریگەریی باشی هەبوو لەسەر ئەوەکو شێوازەکەیان پراکە دکتۆر نەخێر نرخی گۆڕینەوەی دراو مەبەستم خستنە ڕوویەکە شێوازی خستنە ڕوویان نەخێر هەر سنووردارکردنی ئەوەی کەوا $100 بەرامبەر بە 130,000 ئەمە تەندروست نییە ئەم بڕیارە بۆ خۆی تەندروستە من ئێستش ئیڵێمەوە لەم کەناڵەشەوە ئەیڵێم ئەبێ ئەو بڕیارە هەڵوەشێتەوە ئەنجا چارەسەری ئەو گۆڕانکاریاکرێت ئەبێ حکوومەتی عێراقی هەموو وەسایلەکانی بەکارێنە جەنابتان متابعەتان کردووە کۆنتڕۆلی خستە سەر کۆمەڵێک بانکەکان بۆچی بۆ ئەوەی دابەزێ بۆ سەوسی بڕیاری داوی بە $100,000 لەلایەن سنترال بانکەوە کە تەعاملی لەگەڵا بکرێت کۆمەڵی بانکی بلاک لیست کرد عرضی دۆلاری ئەجنەبی لە بەرامبەر دینارە زیاد کرد بەردەوام متابعەکات سنووردارکردنی داناوە بۆ ڕاکشانی پارە لە کارتە زیرەکەکان یعنی هەرچی وەسائلە کە لە دەستی بانکی مرکزی بە کە پێی ئەوترە سیاسەی نەقدی بەکاری هێنا نەیتوانی کۆنتڕۆلی نرخی گۆڕینەوەی دۆلار و دینار بکات بەو شێوەی کە خۆی ئەوێت بچێتە 130 یا 132,000 لەبەرەوە بۆ لەبەرە بڕیارەکە تەندروست نەبوو gelek spas دکتۆر توانە نەجەف سپورێ دارایی و بانکی سپاس بە ئامادەبوونەوە زۆر سپاس بۆ بەڕێزیشتە